ئەم کاتتانماش هاوڕێیانی زۆر ئازیز و خۆشەویستم، چه ئەوانەی کە خۆشتانەوێم و چه ئەوانەشتان کە هەستان لێم نییە، چه ئەوانەتان کە پشتگیری مەکەن و چه ئەوانەشتان کە جنێو مەدەن و چه ئەوانەش کە نۆیتراڵن. هیوادارم لە هەر کوێ هەن و هەرچیەکەن باش بن، دڵخۆش بن، هەرچەند کە ئەزانم ئەمڕۆ هێشتا نەتیجەکان زۆر دیار نییە، بەڵام دڵنیام کە ڕۆژێکی هیچ خۆش نییە بۆ مرۆڤە ئازادی خوازەکان، بۆ مرۆڤانەی کە لایەنگری ئازادی خوازی و دادپەروەرین. دەزانم کە زۆربەتان وەکو من ئەمڕۆ یەکسەر دانیشتنەوەتە پای تەلەڤیزیۆن و ئینتەرنێت و ئەوانە و هەواڵەکانی تورکیاتان تاقیب کردووە. بە هەر حاڵ بەداخەوە کە ئەمڕۆ گەلێکی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەنگی ئەرێی بە سیستەمێکی دیکتاتۆری، سیستەمێکی نادادپەروەر و ئیسلامێکی سیاسیدا. هەڵبەتە بابەتەکەمان لەسەر ئەمە نییە، بەڵام ڕۆژێکی ناخۆش بوو، هەواڵێکی زۆر زۆر ناخۆش بوو. دین و نەتەوەپەرستی مەترسیدارترین بابەتن، شتن بۆ مرۆڤایەتی، چون هەردووکیان دژی ئازادین، دژی دادپەروەرین، هەردووکیان بە یەک ئەندازە، هەردووکیان لە یەک ئاستا مەترسیدارن بۆ مرۆڤایەتی. و ئەمڕۆ ئەوەی کە لە تورکیا ڕوویدا باش نەبوو، ینی بۆ ئازادی باش نەبوو، بۆ یەکسانی، بۆ دموکراسی کارێکی باش نەبوو، هەواڵێکی باش نەبوو بەداخەوە. چونکو دین ئەگەر سیاست و پەرلەمانی بەدەستەوە بێت، ئەگەر سوپای بەدەستەوە بێت، ئەگەر دەستی لەسەر کولی ئەکۆنۆمی وڵاتێکدا هەبێت، دەسەڵاتی بەسەر پارەی وڵاتێکدا هەبێت، سەرچاوە ئابوووریەکانە هەبێت، مەترسیەکی زۆر گەورەیە، چون دین بەخۆی ئایدۆلۆژیایەکی نادادپەروەرە، چونکو ڕەگەزەکان ناتوانن یەکسان بن بە یەکەوە، نەتەوەکان ناتوان یەکسان بن بە یەکەوە، چین و توێژەکانی کۆمەڵگە ناتوانن یەکسان بن بە یەکەوە. لەبەر ئەوە دینێک کە سیاسەتی کرد لەو شوێنەیە، لە وڵاتەیە ئازادی ڕۆڵی نامێنێت، دموکراسی ڕۆڵی نامێنێت، و تەبعیزی جنسی، تەبعیزی ڕەگەزی، جیاکاری ڕەگەزی بە شێوەیەکی زۆر مەترسیدار لەو کۆمەڵگا جێگیر ئەبێت و نەهادی نەدەبێت. ئێستا دێمە سەر بابەتەکەی خۆم، چاوەڕێ بین، ینی
ئەم ڕووداوە کە ئەمڕۆ لە تورکیا ڕوویدا بێگومان کاریگەری زۆر زۆر قوڵی هەیە، ینی کولی معادلەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دەگۆڕێت بە دڵنیاییەوە. چاوەڕێوە دەبین کە بڕیاری ئەوروپا، ناتۆ، ئەمریکا، رووسیا ئەمانە چییە بن لەسەر ئەوەی کە ئەمڕۆ لە تورکیا ڕوویدا. چاوەڕێی گۆڕانکاریەکان ئەبین، هیوادارین کە ئەوەی کە ئێمە بیری لێ ئەەکەینەوە وا نەبێ لە تورکیا، بەڵام بە دڵنیاییەوە هەرەوەیە کە ئێمە بیری لێ ئەەکەینەوە. ئێمە ئەگەر سەیری تێۆلۆژی بکەین، ئەو دەقانەی کە لەسەر تێۆلۆژین، لەسەر خواناسین، لەسەر ئیلاهەکان خوداوەندەکانن، لەسەر دینن، یان دەقا میتۆلۆژیەکانەوانی پەیوەندیان بە ئوستورەوە هەیە، ئوستورە ئاینیەکانەوە هەیە، تەماشا بکەین، سەیرەکەین کە هۆکاری بۆمان دەرەکەوێت کە هۆکاری دروستکردنی خوا لەلایەن مرۆڤەوە چ بووە. مرۆڤەکان بە درێژایی مێژووی خۆیان هەتا ئەمڕۆ، بەتایبەت لەو ڕۆژ ئەو کە سەردەمانەی ئەو کاتانەی کە مرۆڤ ئەشکەوتنشین بووە، قارنشین بووە و زۆربەی ژیانی، ینی ژیانی لەسەر ڕاو و شکار و ئەو شتانە بووە، مرۆڤەکان بەردەوام دەست و پەنجەیان لەگەڵ ئەو مەترسیانە نەرم کردووە، ئەو مەترسیانەی کە لایەن سروشتەوە بۆ مرۆڤ هاتووە، چونکو مرۆڤ سەرپەناهێکی ئەوەی نەبووە، سەرپەناهێکی وەکو ئەمڕۆی نەبووە، پێشکەوتنەکانی وەکو ئەمڕۆ نەبوون. بەردەوام مەترسی هەبووە، مەترسی لەسەر بووە لەلایەن دیاردە سروشتەکانەوە، بۆ نمونە وەکو لافاو، وەکو هەورە تریشقا، وەکو بەفروشتی زۆر. ئەو مەترسیانە کە دیالکتێکی سروشت هەیەی بەرامبەر مرۆڤ لەو ترسەیە کە هەیەی بەرامبەر ئەو دیاردە سروشتیانە هەوڵەدات کە شتێک دروست بکات، بۆ نمونە لە حەیوانەکان، مانگا، چوزانم ببورن، ئەو حەیوانانەی کە مەترسیان هەیە بۆ سەر مرۆڤ، ئەو حەیوانانەی کە مرۆڤ زۆری پێناشکێ بۆ ڕاوکردن، دەیکەن بە سەرچاوەی هێز، دەیکەن بە سەرچاوی، بۆ نمونە لافاو هەیە، ئەم لافاوەکەن بە سەرچاوەی هەم مەترسی و هەم هێزیش، لەبەرەوە قوربانی بۆ ئەدەن هەموو جارێک گەنجەکانیان، مناڵەکانیان ساڵێ جارێک یەک جار قوربانی بۆ ئەدەن، بۆ ئەوە ئاو لە خۆیان ڕازی بکەن، یان هەورە تریشقە، ئاسمان، باران لە خۆیان ڕازی بکەن کە مەترسیان بۆ دروست نەکاوە و ئاوە ژیانیان لێ نەگرێت. کەواتە حتا ئەبێت، ینی حتا ئەو کاتێک کە مرۆڤ قۆناغەکانی چەندخوایی، فرەخوایی تێپەڕەکە بۆ تاکەخوایی و تاکەپەرستی، ینی نەتیجە دەگرین کە مرۆڤ بە درێژایی مێژوو، بەتایبەت پێش دروستکردنی پێش دروستبوونی خوای ئیسلامی، خوای مسلمان، ئاینی ئیسلام، بۆمان دەرەکەوێ مرۆڤ خوای دروست کردووە کە خوا ئاگای لێبێت، ینی خوا مرۆڤ بپارێزێت. بەڵام ئەم معادلە لە ئیسلامدا بە تەواوەتی پێچەوانە ئەبێتەوە، بە تەواوەتی پێچەوانە ئەبێتەوە. لە ئیسلام مرۆڤ یان محەممەد خوایەک دروستەکە کە ئەم خوا لەلایەن مرۆڤەوە پێویستی بە پاراستن هەیە، ینی خوا بەردەوام پێویستی بەوە هەیە کە مرۆڤەکان، کە موسڵمانەکان، ئەوانەی کە باوەڕی پێهێنن بیان پارێزێت.
خوا لە زۆر ئایندا سەرچاوەی میهرەبانیە، ینی بۆ نمونە لە زۆربەی ئاینەکاندا دەڵێ کە خوا ئاسمانی دروست کردووە، زەوی دروست کردووە، تەبیعەتی دروست کردووە، سروشتی دروست کردووە و خالقی ئەم سروشتەیە. باشە، من زۆر جار لە خۆم پرسیوە و ینی دەکرێت خوایەک هەبوونێک ئەوەندە جوان پەرست بێت، ئەوەندە گەورە بێت، ئەوەندە ناخجوان بێت، ئەوەندە دەسەڵات جوان بێت، سروشتێک بەو جوانیەی دروست کرده بێت، ئاسمانێکی بەو جوانیەی دروست کرده بێت، زەوی، کەهکەشان، هەموو شتێک بەو نەزمە، هەموو شتێک بەو جوانیە، هەموو شتێک ڕێک و پێک، بەهار، پاییز، زستان، گوڵدار، بەرد، باران. ینی دەبێ ئەم خوا ئەوەندە قەهار بێ، ئەوەندە جەبار بێ، ئەوەندە زاڵم بێت کە سەرەڕای ئەوەی کە ئەم هەموو جوانیەی دروست کردووە، خۆڵقاندووە، بەردەوام چاوی لەسەر من بێ کە من هەڵە بکەم و دواتر من بخاتە نێو شوێنێکشی هەبێ بە ناوی جەهەنەم، بە ناوی دۆزەخ، کە ئەم دۆزەخە دەڵێ لە ڕۆژێکە ئەوانەتان کە گوناهکارن، ئەوانەتان کە کافرن، ئەوانەتان کە ناموسڵمانن، لە ڕۆژێکە من چەند پێستی تازەتان پێ ئەبەخشم و بەردەوام ئەتان خەمە ناو ئاگرەکە، بەردەوام ئەو پێستە ئەسووتێت، من دیسان پێستی تازەتان پێ ئەبەخشم، دیسان ئەتان خەمەوە ناو ئاگر، دیسان ئەو پێستەتان بسووتێەوە، دیسان پێستێ. ینی معقولە، ئەمە منطقیە خوایەکە ئەوەندە جوان پەرست بێت، ئەو هەموو جوانیەی هەبێ، خاوەنی ئەو هەموو جوانیە هەبێ، خاوەنی ئەو هەموو شاهکاری سروشتیە بێت، جەهەنەمیشی هەبێ کە منی تێغا هەر ئاگرم بدات و هەر دەرم خاو هەر ئاگرم بدات، هەر پێستی تازم پێ بدات و نازام خوێناوم پێ بدات و ئاسنی داخ بکاتە قوڕما و ئەمە چ خوایەکە؟ اینجا بۆ لە ئیسلامدا، ینی ئەو ئەڵڵای ئیسلام لەو خوایەی کە مرۆڤەکان پێشتر دروستیان کردبوو بۆی ئاگایان لە مرۆڤ هەبێت، ئاگایان بێت لە مرۆڤ بپارێزن، بۆ ئەبێت بە هەبوونێک کە پێویستی بەوە ئەبێت کە من بیپارێزم، بۆ بێ من بیپارێزم، بۆ بێت ینی خوایەکی ئەوەندە بێڕەحم، ئەوەندە زاڵم، ئەوەندە خوێن مژ، ئەوەندە خوێن ڕێژ، کە بەردەوام لە قسەکانیە، لە سوورەتەکانیە، لە ئاەتەکانیە بەردەوام هەوڵەدات ئەم خوێن مژیە، ئەم خوێن ڕێژیە، ئەم توندوتیژیە بە هەموو دنیا ئەکسپۆرت بکات، سادر بکات، هەموو دنیا ئەبێت وەکو چۆن ئەو بیرە کاتەوە هەموو مرۆڤەکانی، هەموو مەخلوقەکانی وەکو ئەو بن. یەک هەنگاولایاندا جەهەنەمە و تەواوە. ینی ئەم خوا بۆ ئەبێت، ینی ئەم خوایە کە ئەوە دەسەڵاتی هەیە، خالقی مرۆڤە، خالقی سروشتە، خالقی ئەرز و ئاسمانە، بۆ ئەبێ ئەوەندە لاواز بێ کە پێویستی بەوە هەبێت موسڵمانەکان جیهات ئەکسپۆرت بکەن بۆ وڵاتانی ئوروپایی، بۆ ئەملا، بۆ ئەولا، دژی ئەم نەتەوەکە، دژی ئەو میلەتەکە، دژی ئەو وڵاتەکە، بۆ ئەبێت ئەوەندە لاواز بێت؟ بۆ ئەم خوا پێویستی بە پاراستن هەیە؟ ئەگەر خوایەکی بەهێزە، یان ئەم خوا تەنیا تابلۆیەکە
نەخشێکە لە حاڵەتە دەرونیەکانی محەممەد. کەسێک کە لە مناڵیە چەرمەسەری زۆری بەسەر هاتووە، بەردەوام بە پێی بیۆگرافی محەممەد بەردەوام لە هەڵبەز و دابەز و هەڵچوون و داچوون و نەوەسا نەبوونی باڵانسی ڕۆحی بووە، نەبوونی باڵانسی فکری بووە تێدا، و ئەم خوا قەهار و جەبارەی دروست کردووە کە بەردەوام حەزی لە خوێن ڕەشتن و حەزی لە توند و تیژی و حەزی لە نایەکسانیە. ڕقی لە ژنە، ڕقی لە مناڵە، ڕقی لە ئاینەکانی دیکەیە، ڕقی لە بیر بۆچوونەکانی دیکەیە، ڕقی لە موزیکە، ڕقی لە شەرابە، ڕقی لە سەمایە. ینی ئەمە چۆن خوایەکە، چۆن خوایەک، ینی چ خوایەک بێ ئەمە حەزی لە جوانی ژن نەبێت، حەزی لە شەراب نەبێت، حەزی لە موزیک نەبێت، لە گۆرانی نەبێت، لە دەنگی ئاواز نەبێت، حەزی لە سەما نەبێت. ئەم خوا اینجا خوایەکە مهرەبانە، خوایەکە هەموو ئینسانێکی بخۆشیان دەڵێن. ینی ئەم ئاینە، ینی ئەم کتێبە هەرچی پارادۆکس هەیە لە سروشتە، هەرچی پارادۆکس هەیە، هەرچی ناکۆکی هەیە کۆبۆتەوە لە نێو ئەم ئاینەدا. دەڵێ خوا خالقی ئەرز و ئاسمانە، خالقی هەموو مرۆڤەکانە. باشە ئەمن دایکی سێ چوار مناڵ بم، یان فلانە کەس باوکی سێ چوار مناڵە، سێ چوار مناڵی هەیە. ئەم باوک و دایکە دوو سێ لە مناڵەکان باشن، ئاگیان لە دایک و باوکە، ینی ئەوەی کە دایک و باوکەکەیان پێیان دەڵێن بە قسەیان دەکەن. بەڵام یەک دوو دانە بە قەولی ئام مناڵی ناخەلەفن. دڵنیام ئەم دایک و باوکە گرنگ نییە مناڵەکانیان چۆن بن، گرنگ نییە مناڵەکانیان چی دەڵێن، گرنگ نییە مناڵەکانیان چۆن بیرەکەنەوە، چۆن ئەچن، چۆن دێن، سەر ڕای ئەوەش کە تووڕیان دەکەن، سەر ڕای ئەوەش کە زۆر جار خراپ ئەبن لەگەڵ باوک و دایکیان. بەڵام بەردەوام دایک و باوک ئاگایان لە مناڵەکانیانە و هەموویانیان خۆشەوێت. ڕەنگە مناڵە ناخەلەفەکەش زۆر جار زۆرتریان خۆشەوێت، ئەو مناڵەی کە زۆرترین کێشە دروستەکە زۆر جار زۆرتر خۆشیانەوێت. و هەر جار ئەو مناڵک هەر کێشەیەک دروست بکات، بچێتە دەرەوە، قاتڵ بێ، جانی بێ، دز بێ، هەر کارێککە کە کاتێک گەڕایەوە بۆ لای گەڕایەوە بۆ باوەشی باوک و دایکی، دیسان هەرە و مناڵە شیرینەیە، دیسان هەرە و جگەرگۆشەیە. یعنی ئەم خوا کە مەخلوقی مرۆڤایەتیە، خالقی مرۆڤایەتیە، مرۆڤایەتی دروست کردووە، ئەو سروشتەی بەو هەموو عەزەمەتە دروست کردووە. ینی چۆنە بێ ئەوەندە دڵڕق و ئەوەندە بچووک و ئەوەندە نەفس نزم بێت کە ئەوەندە جیاوازی بخاتە نێو مناڵەکانی، نێو ئەو کەسانەی کە دروستی کردووە. چۆنە بێ نەتەوەیەک بە نەتەوەی بەرتەر و بە نەتەوەی باشتر وەکو عەرەب دانێت؟ چۆن ئەبێ کتێبێک کە بە عەرەبی نووسراوە بە باشترین کتێب لە نێو هەموو مەخلوقەکانیە بە باشتر بزانێت، بە کامەڵی بزانێت؟ چۆن ئەبێ کەسێک وەکو محەممەد
یەک کەس بە باشترین بە کامڵترین کەس بزانێ کە هەموو کەسە بێ پەیڕەوی لێ بکات. ئەم خوا چۆن ئەبێ ئەوەندە نابەرابەر بێت؟ چۆن ئەبێ ئەوەندە نادات پەروەر بێت؟ ئەم هەموو نەتەوە هەن، ئەم هەموو بیر و باوەڕە هەن، ئەم هەموو مرۆڤە هەن، چەند میلیارد مرۆڤ لەسەر عەرز ئەژین، بۆ ئەبێ ئەم خوا تەنیا تەکیە بکاتە سەر نەتەوەیەک و زمانێک. خوا ئەگەر خوا بێت، ئەگەر خالقی مرۆڤ بێت، کولی مرۆڤایەتی خالقی سروش بێ، ئەرز و ئاسمان بێ، ئەبێ هەبوونێک بێت نۆیترال، خونسا بێت. یعنی هەبوونێک بێت نە ڕەگەزێکی دیاریکراوی بێت، نە ناسیۆنالیتیەکی دیاریکراوی هەبێت، نە ئیدۆلۆژیەکی تایبەتی هەبێ، نە زمانێکی تایبەتی هەبێ و نە لە وڵاتێکی تایبەتیش بێت. و هەموو ئەو شتانێشی کە دروستی کردووە، هەموو ئەو مرۆڤانەی کە دروستی کردووە بە یەک ئەندازە خۆشی بوێت. خوا ئەبێ هەبوو، ئەگەر خوا هەبوونی هەبێ، هەبوونێکی ئاوا خۆنسا بێت، هەبوونێک بێ کە هەموو کەس وەکو یەک ڕێز لێ بگرێت. منی ژن، ئەوی پیاو، مناڵ، سروشت، نەتەوەکان، ئاینە جیاوازەکان، هەموو کەسی وەکو وەک خۆش بوێت. بەڵام ئەم خوا، ئەم ئەڵڵا، بۆ خوا ئەگەر خوایە، بۆ ماڵی هەیە. قەت لە خۆتان پرسیوە بۆ ماڵی خوا لە عەرەبستانە، بۆ ماڵی خوا لە مەککەیە. بۆ ئەبێت هەر موسڵمانێک فەرزە لەسەری یەک جار لە ژیانی بچێتە مەککە، بچێ بۆ زیارەت. بۆ ئەمە چ خوای فاشیستێکە؟ ئەو هەموو مرۆڤەی دروست کردووە، ئەو هەموو کشوەرەی دروست کردووە، هەر ملەتێکیش بە زمانی خۆی قسەکات. ئەم خوا بۆ زمانی تایبەتی هەیە، لە حاڵێکە زۆر چەند میلیارد لێی تێناگات. یعنی وەکو ئەوەیە من خاوەن ماڵ بم، میوانێک هاوڕێکەم بێتە ماڵم، زۆر برسیەتی دەزانم، زۆری برسیە، لە مەتبەخەکەم دانیشم خواردن دروست بکەم، خواردنەکەم خەمە سەر مێزەکە، بیخەمە سەر سفرە، بە میوانەکەشم بڵێم منەزانم تۆ برسیتە، ئەزانم زۆر ماندوو، ئەزانم زۆر برسیت، بەڵام منەوە خواردنەکەم دروست کرد و خواردنەکەش تەواوە، منیش ئەچمە دێرەوە لە ماڵەوە، بەڵام تۆ بۆت نییە نان بخۆی. ئێستا ئەم خوا فاشیستە، ئەم خوا ڕاسیستە، ئەم خوا زاڵمە، ئەم خوا توند و تیژە، ئەم قەهارە، ئەم جەبارە، ئەم ئەڵڵا بۆ ئەبێت منی کورد باوەڕم پێ بێت؟ لە حاڵێکدا دەزانم من کوردم، عەرەبی تێناگەم، ئەو خوا عەرەبە، کتێبەکەی بە عەرەبیە و ماڵەکەشی لە مەککەیە، لە عەرەبستانە، بۆ بێ باوەڕم پێ بێت؟ یان بۆ ئەبێ ئەم خوا ئەو فاکتۆرانەی هەبێت؟ یعنی خوایە کە سروشتێکی بەو جوانیەی دروست کردووە، منێکی بەم جوانیەی دروست کردووە، تۆیەکی بەو جوانیەی دروست کردووە. یعنی چۆن ئەبێت فاشیست بێ، خوێن ڕێژ بێ، نادات پەروەر بێ، ئیزن بە تۆ بدات کە زوڵم لە من بکەی، کە من بکوژیت، کە دەستدرێژیم بکەیتە سەر، کە ماڵم تاڵان بکەی ئەگەر وەکو تۆ بیر نەکەمەوە؟ یعنی ئەم خوا بۆ ئەبێ وا بێت؟ یان وەکو کتمان ئەمە تەنیا تابلۆی
الله تابلۆیەکە لە حاڵەتە نەفسیەکان و لە داخوازیەکان و لە ئەو شتانەی کە محەممەد خۆی هەیبووە. ینی خوا چۆن نەبێ ئەوە ئێگۆیست بێ، خوایەکی ڕاستیست، خوایەکی ئێگۆیست، خوایەکی نارسیسیست، خوایەکی فاشیست. ینی ئەم هەموو فاکتۆری ناشیرینە لە خوایەکدا من چۆن ئەبێ خۆم بە بەندەی بزانم؟ ئیدی بێجگە لە ڕاسیست بوونەکەشی لە فاشیست بوونەکەی ئەوەی کە عەرەبە، ئەوەی کە ماڵیشی لە عەرەبستانە، یانەمە تەنیا بە توریستیکردنی شبه جەزیرەیەکی وشکی بێبارانی بێداری کاولۆ بووە کە ساڵانە بە میلیارد دۆلار مسلمانەکان لە تەواوی وڵاتە ئیسلامیەکان ڕووی تێکەن و پارەی تیا خەرجەکەن. ئەی باشە، ئێوە بە من ئەڵێن کە من بە هەڵە لە ئیسلام تێگەیشتوم. ئەلقاعدە ئیسلام نییە، پەیڕەوی یاساکانی ئیسلام نییە، ئیسلام دینێکی ئاشتی خوازە. ئیدی تاڵبان ئیسلام نییە، داعش ئیسلام نییە، جمهوری ئیسلامی ئیسلام نییە، ئەمانە هەمووی ئیسلام نیەن. ئەی باشە، ئەم عەرەبستانە باشە ناوەندی ئەو ئیسلامەی کە تۆ باوەڕت پێی هەیە عەرەبستانە، لەوێ مەرجعی تەقلید هەیە، فتوات بۆ ئەدات و تۆ ڕۆژێ 5 جار ڕووی تیەکەی قیبلەیە، نوێژی بەرەو ڕووی نوێژە خوێنی، تۆیت لە کوردستانی یان لە هەر وڵاتێکی دیکەی. ئەمە عەرەبستانە ناوەندی ئاینەکەی تۆیە و هەرچی موسڵمانیش هەن لە هەموو دنیا چاوەڕێی فتوواکانیان لە عەرەبستانەوە بێت. اینجا عەرەبستان چۆن وڵاتێکە؟ وڵاتێکی شانشین، وڵاتێک کە کەس ناوێرێت یا فزە بکات، ئەکتیڤیتیستی ژن و نازانم مناڵ و ئازادی و دموکراسی و ئەم شتانە هەر بوونی نییە. 99.9% مسلمانن، کەس بۆی نییە قسە بکات. اینجا منی ژن ئەبێ لەوێ بەس چاوم دیار بێت. تا چەند ساڵی پێش مافی دەنگدانیان نەبوو، ناتوان سارە لێ بخڕن. اینجا ئەوەی کە ناوەندەکەتانە ئەوە ئەوەی ناوەندی ئیسلامە، ئەوە شێوازی سیاسەتداریەکەیەتی، دەوڵەتداریەکەیەتی. نە من ئەتوانم وەکو ژن خۆمی تیا ببینمەوە، نە هیچ ئازادیەکی تاکم هەیە، نە ئەتوانم قسە بکەم بێجگە لە قسەکان لە فتوواکانی شا، دەوروبەری شا، هیچ شتێکی تر نییە، هیچ بوونێکی نییە. اینجا تۆ بە من ئەڵێ نا داعش ئیسلام نیەن، نا ئەلقاعدە ئیسلام نیەن. هەر بزە بدە و شتێ، داعشیش هەر بزە بدە و شتانەی کە ئێستا لە عەرەبستان دەکرێن. تەنیا ئەو سیستەمێکە، دەوڵەتە، ئەو نەبوو بە دەوڵەت.
کەواتە من وەکو مرۆڤ من وەکو ژن خۆم لەم ئاینەی توا نابینمەوە ناتوانم ئەم خوایش قبول بکەم ئەم خوا تونند و تیژە ئەم ئەڵڵا تونند و تیژە خوایە کە خۆشی ناوێم باشە من ئەمە تەبیعەتی منی مرۆڤە تەبیعەتی منی مرۆڤە کەسێکم خۆشەوێ کە خۆشی بوێم کەسێکم خۆشەوێ کەسێک قبوڵەکەم کە ڕێزم لێ بگرێت کە ڕێز بۆ کەسایەتیمدا بنێت کە ڕێز بۆ ئازادی تاکمدا بنێت تەنانەت نزیکترین هاوڕێم عەزیزترین هاوڕێم تەنانەت دایکم تەنانەت باوکم ئەگەر ڕێزم لێ نەگرن ئەگەر خۆشیان نەوێم ئەگەر سوکایەتیم پێ بکەن ئەگەر ئیزن بەوە بدەن دایک و باوکی من هاوڕێکانم ئیزن بەوە بدەن کە یەکێکی تر لە دەرەوە بێت لە من بدات لە ماڵەوە ئەسیرم کات ئەگەر من هەڵەیەکم کرد لە ماڵەوە ئەسیرم کات هەتا ئەمرم یان خوار ڕێگەیەکی بۆ دانێت ئەگەر دایک و باوکی من ئیزن بدەن کە خەڵک بێن ئازارم بدەن یعنی ئەو دایک و باوکە بێت چۆن دایک و باوکێک بن کە من خۆشم بوێن تەبیعەتی من وایە منی مرۆڤ کە تۆ دروستت کردووم تەبیعەتم وایە من کەسێکم خۆشەوێ ڕێز بۆ کەسێک دانم کەسێک قبوڵەکەم کە قبوڵم کات کە ڕێز لە مافەکانم دانێ کە خۆشی بوێم ئەی ئەو ئەڵای تۆ منی خۆش ناوێت لە قژم ئەترسێت لە لێوم ئەترسێت لە چاوم ئەترسێت لە جەستەم ئەترسێت لە قاچم ئەترسێ لە پوزی پێم ئەترسێت یعنی ئەم کەسە کە ئەوەندە لە من ئەترسێت و خەڵکی تر هانەدات بۆ ئەوە لێم بدەن بۆ ئازارم بدەن ئەگەر قژم دەرکەوت ئەگەر پێستم دەرکەوت ئەگەر جوانیەکانم بنوێنم دەست درێژیم کەنە سەر من چۆن ئەبێت ئەم کەسم خۆش بوێت چۆن ئەکرێت ینی تەنیا بیر بکەرەوە یەک چرکە یەک دەقا بەس لە خۆت بپرسە هەبوونێک کە منی خۆش نەوێ کە ڕێز لە مافەکانم نەگرێت ڕێز لە کەسایەتیم نەگرێت ڕێز لە هەبوونی من نەگرێت من چۆن ئەو هەبوونم خۆش بوێت چۆن ڕێزی ئەگرم چۆن بە ڕەسمیەتی دەناسم چون ئەو من بە ڕەسمیەت ناناسێت و هەموو شتێکیش بە ڕەسمی ئەکاتەوە بە شەرعی ئەکاتەوە دژی من سیرکەن ئەوەی کۆمەڵگەی ئیسلامی هەیە ئەوەی وڵاتی ئیسلامی هەیە لەم ڕۆژەیە لە کام وڵاتی ئیسلامی بەس ئێوە خۆتان پێم بڵێن لە کام وڵاتی ئیسلامی ئێستا مرۆڤەکان بە ئاشتی ئەژین بە ئازادی ئەژین بە تێر و تەسەلی ئەژین بێ شەڕ ئەژین بێ ئاژاوە ئەژین بێ خوێن ڕەشتن ئەژین بێ ئاوارەبوون ئەژین بۆ ئەمریکایەک نایە پەنا بهێنێتە ماڵەکەی من بە ئوروپایەک بۆ نایەتە ماڵەکەی من بۆ لە وڵاتانی ئێمەیە ئوروپایی و ئەمریکایی و نازانم وڵاتە پێشکەوتووەکان نابن بە ئاوارە و ڕووبکەنە وڵاتەکانی ئێمە چونکو ئەوان ئەگەر ئاینێکیشیان هەیە ئەگەر خوایەکیشیان هەیە خواکەیان کاری بەسەر هیچەوە نییە نە سیاست ئەکات نە دەسەخاتە نێو پەرلەمانەوە نە پارەی بەدەستەوەیە نە سوپای بەدەستەوەیە خوا تەنیا خواداری ئەکات و دەڵێت خوا محەبەتە خوا خۆشەویستیە ئەمە شوعاری مەسیحیەکانە ئەگەر سەردەمانێک سەدان ساڵ لە قورونی وستادا بە خراپترین شێوە ئەوانیش وەکو ئیسلامیان کرد بەڵام لە شوێنەیەک خەڵکی ئوروپا
ڕۆشنبیرەکان سکۆلارەکان کوتیان تەواو ڕەنەسانسیان کرد، دینیان جیا کردەوە لە سیاسەت، دینیان جیا کردەوە لە هونەر، دەستی دینیان بڕی لەسەر هەموو شتێکە پەیوەندی بە کۆمەڵگەوە هەیە بێجگە لە معنەویاتی مرۆڤ. ئەوان خوا لە محەبەتدا دەبینن، خوا لە خۆشەویستیا دەبینن، وەخواش جێگەی خۆی هەیە تایبەتە بەڕێزە کەس کاری بەکاریەوە نییە، ئەوش کاری بەکاری کەسەوە نییە، مهرەبانی خۆیەکات، خۆداری خۆیەکات. و ئەمڕۆ بە میلیۆن موسڵمان پەناهێنە ئەم وڵاتانەی کە بە کافریان دەزانن، دۆزەخەکەیان ئامادە کردوو بۆ ئەمانە، ئەبێت هەموویان بچنە دۆزەخ. بەڵام یەک وڵاتی ئیسلامین پێ بڵێن، یەک وڵاتی ئیسلامین پێ بڵێن کە تیا ئاشتی هەیە، تیا ئازادی هەیە، تیا مافی مرۆڤ هەیە، تیا مافی مناڵ هەیە، تیا مافی ژن هەیە، مافی نەتەوەکان هەن، مافی کەمەنەتەوەکان هەن، شەڕی تیانە. یەک نمونەم بۆ بهێنەوە، ئەوە ئێرانە، ئەوە عێراقە، ئەوە تورکیایە، ئەوە سووریایە، ئەوە بێژگە لە عەرەبستان. کە شەڕیتیانە، بەڵام ئەوەی نادادپەروەری و نائەداڵەتی و ئەکسپۆرتکردنی شەڕ و توند و تیژی و ئەوەیە لەو ناوەندایە. کەواتە من وەکو مرۆڤێکی ئازاد، وەکو مرۆڤێک کە خوازیاری دادپەروەریم بۆ مرۆڤایەتی، خۆم لەم دینیا نابینمەوە. و ئەم ئەڵڵا توند و تیژە کە خۆشی ناوێم کە ڕقی لێمە، ڕقی لە هەموو بەهایەکە، بەهایەکی مرۆڤایەتیە، خۆمیتیا نابینمەوە. اینجا ئۆکەی، ئیسلام تەنیا یەک ڕێگەی لەبەردەم ماوە، یان ئەوەی کە وەکو مەسیحیەت ڕەفۆرمێکی زۆر گەورە لە دینەکەیا بکات، کولەن دینەکەی خۆی لە هەموو توند و تیژیە کە بەرامبەر مرۆڤەکان ئەکرێت، بەرامبەر نەتەوە ئەکرێت، بەرامبەر ڕەگەز ئەکرێت، بەرامبەر مناڵ ئەکرێت، بپچڕێت، خۆی وەکو شتێکی معنەوی، وەکو بابەتێکی معنەوی پێناسە پێ بکات و کلی قورئان بگۆڕێت، چونکو زۆربەی ئاەتەکان و سوورەتەکانی قورئان توند و تیژیە، نایەکسانیە، نادەدپەروەریە. ئەبێت یان وەکو مەسیحیەت ڕەفۆرمێکی زۆر گەورە لە خۆیان بکات، یان ئەوەی کە کۆتایی پێبێت. تەواوە. و ئەمڕۆ ئەرکی سەرشانی ئەو کەسانەیە کە ئازاد بیرەکەنەوە، ئەرکی سەرشانی ئەو کەسانەیە کە ئازادی خوازن، دادپەروەرن، هەوڵەدەن بۆ بەها مرۆڤایەتیەکان، ئەوەیە کە ئیدی بە ئیسلامی سیاسی بڵێن نا بۆ ئیسلامی سیاسی. ئۆکەی، دین و خوا جیاکەنەوە لە یەک، خوا بێتە ئێرە کاری بەسەر هیچەوە نەبێت، مرۆڤی خۆش بێ، مرۆڤیش ئەوی خۆش بێ، لە تەنگانە مرۆڤ هاواری تێکا بڵێ وەرە یارمەتیم بە، ئیدی کاری بەسەری سیاسەتکردن و بەسەر شەڕ و ئاژاوە و نەتەوە و نازام توریزم و پارە و پارلەمان و ئەو شتانەوە نەبێت. ئەمە تەنیا ڕێگای ڕزگاری مرۆڤایەتیە لە دەست ئەم ئەڵڵایەی کە تینووی خوێنە، تینووی شەڕە. هیوای باشترین ژیان، ئازادترین ژیان و
ژیانێکی پڕ لە ئاشتی و خۆشی و شایتان بۆ خوازم ئێوارەتان باش.